بپشتیوانی خۆی پەروەردگار لەگەڵ ئاڵقەی شەشەمە بین لە تەفسیری سوورەتی المنافقون کە ئاەتی دەیەم و یازدەهەمە کە دوو کۆتا ئاەتی سوورەتە پیرۆزەکەیە. سەرەتا ئاەتەکان ئەخوێنمەوە پاشان ئینشاء الله دێنە سەر تفسيركردني إن شاء الله تعالى. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول رب لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها والله خبير بما تعملون. وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت. لوي بيمان بخشيون ببخشن بيش أوي مردن بقاته هريجكته فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين. أو ساهاواري لي هلسته هانادينه هل إخوايا بوشي ماويكي تريش الدوانة خستم تا خير وخيرات بكمو بچمە ڕیزی پیاوچاکانەوە. ئەمە ئاەتی دێمە. باسمان کردمان دوایەوەی دووڕوەکان بە یەکتریانەوت کە خێر و خێرات نەدەنە محمد عليه الصلاة والسلام و شوێن کەوتەکانی بە هەر بە برسێتی بنێنەوە. هم الذين يقولون لا تنفقوا على من عند رسول الله حتى ينفضوا. ئەوانن کە ئەڵێن هیچ جۆرە خێر و چاکێک لەگەڵ مێرداوەکەی خوایە مەکەن پارە و سامانی مەدەنێ تا ئەو کەسانەی لە دەوروبەرین لی دوورکەونەوە بڵاوی لێ بکەن. ئەمە دید و تێڕوانین قەناعەت هەڵوێست ڕەفتار و ڕەوشتی دووڕوەکان بوو. لە بەرامبەر خوای گەورە فەرمانیدا بە موسڵمانەکان کە ببەخشن خێر و خێراتی زیاتر بکەن تا لە واقعی حاڵە ئەهلی جاهلیەت ئەو جیاوازیە گەورەیان بۆ دەرکەوێ کە چۆن موسڵمانان هەرچی هەیانە بێخە موسڵکردنەوە لە هەژاری بە ئومێدی پاداشتی خوای پەروەردگار لە قیامەتە چۆنەی بەخشن. لە بەرامبەر ئەو دەستچووقانەی جاهلیەتە ئەمان چۆن ئاوا سەخاوەت ئەنوێنن. بڕوانە ئەم شێوازیە ڕاستەکردنە کە لە جێی بەرهەڵستی بەخشین و فەرمان بە نەبەخشین لەم لاوەخوای پەروەردگار هاندانێکی بە شێوەیەکی تر دێنێتە پێشەوە بۆ ئەو کەسانی کە ئەبەخشن لە ئەهلی ئیسلام و چۆنیش فەرمانەکەیان پێکاتەوە. بەرهەڵستیەکە لە دووڕوەکانەوە دێ کە بەرەیەکی زۆر یەکگرتو نین، بەڵام لەم لاوە فەرمانەکە لە خوای پەروەردگارەوە دێ کردگارە پەروەردگارە خاوەنە خاوەن دەسەڵاتە هەرچی لە زەوی و ئاسمانەکانە هەموو موڵکی ئەوە. پاشان خوای گەورە زانایە کە ئەفەرمێ ئەگەر نەبەخشن ئێوە پەشیمانە بنەوە دوایی. ئەمەش ئەو هەستی دڵنیایە لە ناخیانە چەسپێنە کە ئەمە حتمەن دێتە دیمادام خوای کارزان خوای کارجوان خوای پەروەردگار ئەو ئەفەرمێ کە حتمەن پەشیمانە بنەوە کابوو با ببەخشین بۆ ئەوەی پەشیمان نەبینەوە. پەشیمان بوونەوەکە جارە هەر لە دنیاە چونکە لە کاتی سەرەمەرگایەک ئەو کاتەی تازە کات بەسەر چووە کابرا لەو کاتێک کەوا ڕوحیە کێشێ ئەو کاتاڵێ خوای بم جێڕەرەوە بۆ ئەوەی کار و کردەوەکە بکەمە.